بەسە خۆفرۆشی و خاکفرۆشی. ئەمڕۆ کاتی ئەوە نییە بەوشەی باق و بریق ڕاستیەکان بشارینەوە، چونکە ئاسمانمان بە دووکەڵی درۆنەکان ڕەش بووە و خەوی منداڵەکانمان بە دەنگی تەقینەوەی ئەو موشەکانە دەزڕێت کە لە باوەشی دۆستەکانتانەوە لە بەغدا ئاراستەمان دەکرێن. کاتێک سیاسەت دەبێتە بازرگانی بە خوێنی نیشتیمانەوە، کاتێک شانازی لە باوەشگرتنی بکوژانی ئەم گەلەدا دەبیندرێتەوە، ئیتر بێدەنگی واتای ڕەزامەندی دەگەێنێت. ئەمە تەنها نووسین نییە، ئەمە هاواری جەستەی برینداری کوردستانە، پەیامێکە بۆ ئەوانەی نیشتیمانیان کردە قوربانی وێنەیەکی سێڵفی و زەردەخەنەیەکی ژەهراوی لەگەڵ تیرۆریستان. ئەگەر ویژدانێک مابێت بۆ بیستن و مێژوویەک مابێت بۆ دادگایکردن، ئەوە لێرەوە ڕاستیەکان وەک خۆیان دەدرەوشێنەوە. هاوپەیمانی شەرمەزاری و ئاسمانی سوتاوی نیشتیمان. ئەو دووکەڵە ڕەشەی ئەم شەوە ئاسمانی شارەکانی کوردستان و سلێمانی داگیر کرد، تەنها نەتیجەی تەقەمەنی میلیشیەکان نەبوو، بەڵکو گڕی ئەو باوەشە گەرمانە بوو کە هەندێک لە سیاسیە هەرزەکارەکانی سلێمانی لە بەغدا بۆ بکوژانی ئەم میلەتەیان واڵا کرد. لەم کاتەیەوە خەریکی باوەش و وێنەگرتن و بزەی شەرمەزارکەر بوون لەگەڵ سەرکردەی گروپە تیرۆریستیەکان. ئەوان خەریکی کۆتکردنی درۆنەکانیان بوون بۆ سەر جەستەی کوردستان. مێژوو ناتوانێت چاوپۆشی لەو ناپاکیە بکات کە ئێوە ناوتان نابوو دیپلۆماسیەت، کەچی لە ڕاستیدا هیچ نەبوو جگە لە سەرشۆڕکردن بۆ تێکدەرانی قەوارەی هەرێم و کردنەوەی دەرگای ماڵەکەتان بۆ نەیارانی خاک. شکستی استراتیژی و هەڕاجکردنی کەرامەتی سیاسی. ئەو شانەزیە پوچەی بەشێک لە سیاسیەکانی سلێمانی کە بە هاوپەیمانیە ژێربەژێریەکانتان دەتاڵاند، ئەمڕۆ بۆتە بارانی موشک بەسەر سەری منداڵانی ئەم نیشتیمانە. ئێوە پێتان وابوو بەڕێککەوتنی پەنهانی لەگەڵ دوژمنانی کورد دەتوانن پێگەی خۆتان بپارێزن و هێرش نەکرێتە سەر شار و پێگەکانتان، بەڵام وا دەرنەچوو تەنها شتێک کە دەستان کەوت ئیفلاسی سیاسی و ڕسواکردنی شوناسی نەتەوەیی بوو. ئەو دەستانەی لە بەغدا دەتانگوشی و وەک هاوڕێی استراتیژی نیشانتان دەدان، هەمان ئەو دەستانان کە ئەمشەو ئارامیان لە خەڵکی کوردستان زڕان. ئەمە باجی ئەو غەڵەتە استراتیژیەیە کە تێیدا متمانەتان بە تیرۆر و گروپە لە یاسا دەرچووەکان کرد و پشتان لە میلەتی خۆتان کرد. هەمان ئەو دەستانەیەوە لە بەغدا دەتانگوشین و لە سلێمانی پێشوازیتان لێ دەکردن و لە هەڵبژاردن دەبوونە هاوپەیمانیان، ئێستا بە درۆن و موشک هێرش دەکەنە سەر سلێمانی و کوردستان. حکمی مێژوو و کۆتایی سەردەمی خۆفرۆشی. چیتر ناتوانن لە پشت دروشمی بریقەدار و میراتی ڕابردووەوە خۆتان بشارنەوە، چونکە خوێنی ئەم شارانەی کوردستان و هاواری خەڵکە ڕاپەڕی وەکەی گەورەترین شاهدی خیانەتی ئێوەن. مێژوو ڕەحم بەو کەسانە ناکات کە خاکی خۆیان کردە مەیدانی تەراتێنی میلیشیاکان و شکۆی نیشتیمانیان لە پێناومانەوەی کورسیەکانیان هەڕاج کرد. ئەگەر کەمێک ویژدانتان مابێت بگەڕێنەوە ناو خەڵک و بزانن کە تەنها میلەت پشت و پەناتانە، نەک ئەو تیرۆریستانەی کە بە ڕۆژ دەستان دەکوشن و بە شەو درۆن دەگرنە ماڵەکانتان. ئاگری ئەم درۆنانە پێش هەر کەس ئەو پەڕۆیەی ئێوە دەسووتێنێت کە ناوتان نابوو دۆستایەتی بەغدا.